ئامانجی ئێمە ئەوەیە کەوا پەیامی ئیسلامی شریعەتی ئیسلامی بگەێنین بە خەڵک، بەڵام لەم هەڵبژارنە بەڕاستی خەڵکی وەکو پێویست پشتیوانی نەکردین. ئەمەش وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەلکەیس من دان نەفسە، ئینسانی عاقڵ ئەوەیە بەخۆیان بچێتەوە، سەرزنشتی خۆی بکە. بۆیە ئێمە بەڕاستی بڕیارمان داوە بە خۆمانە بچینەوە و پێداچوونەوە بە خۆمانە بکەین، چونکە بەڕاستی ئەم پەیامی ئیسلامە پێشینی ئێمە خۆیان کردو بە قوربانی، پێشینی ئێمە قوربانیان لە پێناوە داوە و خەڵک بۆی بگاتە ئەم پەیامی ئیسلامە خوێنی ڕشتووە، عارەقەی ڕشتووە و ڕەنجی زۆری بینیوە، هەم لەوەی کە گەیاندوێتی و هەم لەوەشی کە وەری گرتووە. بۆی ئەم شتە دوولایەنەیە، ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵکەزانین و ئێمە خۆمان بەخوای پەروەردگار فرۆشتووە و بەڵێنیشمان داوە کە خزمەتکاری بکەین. بۆیە سوپاس بۆ خوای پەروەردگار ئێمە خۆمان بە سەرکەوتوو ئەزانین کە مادام لەسەر ئەم ڕێگە و ڕێبازە ماوینەتەوە کە خۆمان نەدۆڕانەوە، وەکو خوای پەروەردگارە فەرمێ وأخرى تحبونها نصر من الله وفتح قريب. خوای پەروەردگار کە باسی سەرکەوتنەکە ئەفەرمێ ئێوە پێتان خۆشە، بەڵام کە باسی بردنەوەی بەهەشتەکە ئەوەی داتە پاڵ خۆی. خوای پەروەردگار فەوزی عەزیم بە بردنەوەی ئیماندارانە بینێت لەسەر مەبدەئەکەیان کە ماونەتەوە. بۆیە ئێمە لەم ڕۆوە سەرکەوتوینە، با مسلمانان هەمووی ئاگدار بن، کۆمەڵی دادگەری هەتا لەسەر ئەو ڕێگە و ڕێبازە بێ سەرکەوتووە.